سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە بینەرانی تلویزیۆنی پەرچە و هیوادارم کاتەوە هەموو کاتێکتان بە بەختەوەری و کامەرانی. من سێوان کەریمی زۆر خۆشحاڵم کە فرسەتێکی دیکە پێش هات کە بتوانم بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی تلویزیۆنی پەرچەتان پێشکەشە. بۆ بەرنامەی ئەمڕۆ بۆ مژاری ئەمڕۆ من داوەتم کردووە لە دوو هاوڕێی خۆشەویستم، هاوڕێیان هومایانی گودازگەر و هەروەها هاوڕێ سەیدی یەگانە بۆ قسە و باسێکمان بێ لەسەر ڕۆژی یەکێمی ڕۆژی ژیانی کرێکار، وەزعیەتێکە کرێکارانی تاوتوێکین، تەماشایەکی وەزعیەتی مبارزاتی کرێکاری لە کوردستان بکەین و هەروەها بزانین چیمان بۆ کرێت یا فعالینی کرێکاری لە کوردستان توانن چی بکەن و چۆن بتوانن بە پێشوازی ئەم ڕۆژە بچین. بە خێراتنی هەردوو بەڕێز هومایانی گودازگەر و سەیدی یەگانەکەم و زۆر سپاسان دەکەم کە داواتەکەمتان قبوڵ کرد. زۆر سپاس، هێمەش ماندوو نەبوونیە کە منیش لە ئێوە و ڕێز و سڵاو بۆ بینەرانی تلویزیۆنی پەرچە. زۆر سپاسان دەکەم. ئەگەر من پێم خۆشە توێژەکە لەگەڵ هاوڕێ هومایانی گودازگەر دەست پێکەم، دوایەکەم وەڵای هاوڕێ سەیدی یەگانە. هاوڕێ هومایانی گودازگەر پێم وابێت ئەگەر موافق بن و باشتر وایە کە باسەکە بەلەوە لە وەزعیەتێکی کولی وەزعیەتی کرێکاران و مبارزاتی کرێکاری لە یەک ساڵی ڕابردووە تەماشایەکی بکەین و دوایەوە کەم بچێن ناو تەوەری بەرنامەکەەوە بزانین کە بۆ یەکی ئەیار یا یەکی مەی ساڵ چیمان بۆ بکرێت. پێم خۆشە لەسەر وەزعیەتی کرێکاران لە ئێستا کە ئێمە قسەکەین باسێکی بکەین لە کوردستان و لێر ئەمە تایبەت کە بتوانین شێکمان دەست بکەیە کە بتوانین بڕێنە ناو مۆزۆی ئەستی بەرنامەکەەوە کە یەکی ئەیارە و لە کوردستانە. بەڵێ لە دوو بارەوە بنیامەتوانێ وەکەوە باسان کرد باسی وەزعیەتی تەبەقەی کارگەر بکە لەبارێکی وەزعیەتی معیشەت و ژیانە کە هەموو کەس ئەزانێت کە ها لە خواردترین پلەی خۆیە و فەقر و نەداری، بێکاری و بێدەرەتانی بەڕاستی دروستە بە گشتی تەنگی بەتەواو جامعی ئێران هەڵچنیوە، بەڵام قورسایی فرەتری کەوتە سەر تەبەقەی کارگەر و مردمی زەحمەتکێش. ئەمە تەوزیحی ناوێت ئەگەر تماشای خودی ڕۆژنامەکانی جمهوری ئیسلامی بکەین، حتا میدیای خودی جمهوری ئیسلامی بکەین، ئەو لە وەزعەکە ڕەشە حتا خودی کاربەدەستانی جمهوری ئیسلامی و مەقاماتی جمهوری ئیسلامی لێ هاتن سەردەنگ و ێژن ئەبێ ژمە حتمەن کارێک بکەین. ئەوە خۆ دیمان ئەوە یەکدومان لەمەوبەر مەسەلەی دەستمزد بوو و دیمان کە تەعین کرا چەند پلە ژێر خەت فەقر بوو، دەستمزدێک وا مردم واقعەن ناتوانن نانی وشک و بە ئیسڵاح پێخۆریکی سەرەتایی بۆ خۆیان و خانەوادایانی پێدابین کرد. کەوایە وەزعی تەبەقەی کارگەری شەرۆک باخی مردم ئێران بە بۆنەی حمڵەی جمهوری ئیسلامی بە معیشەتی خەڵکەوە، بە بوونی گرانیەوە، بە بوونی بێدەرەتانی و نەبوون و ئەمنیەتی شغڵیەوە، هەروەکو باخی مردمی ئێران هەر ئاوایە و ئەتوانم بڵێم ها لە خواردترین پلەی بە ئیسڵاح بژی و پێداویستیەکانی ژیانە. بەڵام لەباری سیاسی و لەباری مبارزاتی و دوای خیزشی 1401 ئەوە کە باس ئەلەوە کرا تەبەقەی کارگەر بۆچی کەماوە، تەبەقەی کارگەر بۆ نەخشی ئاواینی و ئەمانە ئێمە دیتمان لەڕەمەوە کە بەقەڵ زۆر کەس ئەڵێن ئەو خیزشە پاشەکشی پێکراوەی تر بۆ جۆرە نەماوە ئەمانە کە ئەوە بۆ خۆی جێگەی باسە، بەڵام بەتەور واقع کارگەران و تەبەقەی کارگەر لە مەراکزی سەنعەتی گەورە ئێمە دیتمان کە هاتنە مەیان و وەختە تماشای یەک ساڵی ڕابردوو ئەکەین تقریبەن ئەتوانین بڵێ هەفتە و ڕۆژ نییە کە تەبەقەی کارگەر لە مەرکزی چکۆلە و گەورە دەستی نەداوێتە ئاعتراز و ئاعتسابات و هەمە جۆرە بێژگە لە ئەوان ئەوە ئێمە کارمەند ئێمە بانشستەکانە بینین، معلمان ئەبینین کە بە شێوەیەکی جەسوورانە و شعارهای ڕادیکاڵ و نەترسانە بەڕاستی نیشان ئەدەن کە ئیتر تێق کار گەیوەسە ئستقانیان، هەر لەبەر خاتر ئەوە لە ڕئیسیەوە بگرە تا باقی مقاماتی جمهوری ئیسلامی لە شعارەکانیانە قسە پێ ئەڵێن و پێیان ئەڵێن ئێوە حکوومەتی بێکەفایەتن بڕۆنە دەرەوە، ئێمە ئێوەمان گەرەکنیە 10,000 ملیاردیتان هەیە وەکولەن لەناو جامعی ئێرانە ئەم جارە ئیتر تەبەقەی کاریگەر و زەحمەتکێشان بەڕاستی لە مبارزاتی اعتراضی عەلەی جمهوری ئیسلامیە لە یەک ساڵی گوزەشتا سەرکۆپی مبارزاتی مردم بوون و هەروەها هەل لە ئەم مبارزاتە نیشانەهایەک لە هەمبەستگی و اتحاد لە نێو کارگەرانە بە ئیسڵاح
بینرا لە شوێنگەرێکا پاشەکشێکرا بە فەرمان بە سەرمایەدار و کارفەرماکان کە نمونونەکانی بەتایبەت لە سەنعەتا لە جنوبا لە پولادی ئەهوازە هەیە لە پتروشیمی و سەنعەتی نەفت و باقی مراکزی تری کاریگەریە ئێمە لە یەک ساڵی ڕابردووە دیمان ئەوەی گەرەکەمێ لە ئاخرۆ جەمی بکەمەوە قسە باسی بکەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئێستا ئەوزا ئاوایە پێ هاتووە ئەگەر چی لەناو جامعە هەموو کەس ئەژێ جمهوری ئیسلامی ئەڕوات جمهوری ئیسلامی ئەبێ بڕۆت و کومانەعێک لەبەر پێشڕەوی جامعە و ئایندە و نەسلەکانی ترا بە ئیسلاح ئەبێ لابچێ بەڵام ئەوە بۆ زۆرێک لە خەڵک ڕۆشنەوە بووە بەڵێ جمهوری ئیسلامی بچێ چێ تێکە بازم ئەم هەمومەینەتیە نەبێت چەسانەوەی نەبێت بێکاری نەبێت حمڵی بە سفرەی خەڵک نەبێ معیشەتی ئاوا معیشەتی خەڵک ئاوا نەگرێتە گرەوگان بەغێر ئەس تەبەقەی کارگەر و بە ئیسلاح دەسەڵاتێکی سیاسی و سوسیالیستی بەغێر ئەس ئەوە کە تەبەقەی کارگەر بتوانێت ئەو ئومێد و ئاسووە بابە جامعەکە لە دوای جمهوری ئیسلامی ئەم دەورانە ڕەشەتەوە بێتوەمانە بەڕاستی هەموو کەس باس ئەوواکە کە تەنیا ڕێگە ئەوەیە ئەگەر نا دوای جمهوری ئیسلامی هەموو کەس ئەزانێت کە کەسگەری تر و جەناحگەری تری هەر خودی ئەم سەرمایەداری و کارفەرمانە دانیشتوون خۆیان مەڵاز داوە بۆ ئەوە کە دوای جمهوری ئیسلامی بێنەوە سەرکار ئەوان هاتنەوە سەرکار هەر ئەمەسەکە هەیە کەوایە ڕۆژی یەکی ئەیار بەتایبەت ئیمساڵ کە ئیمشوێ مەقسەی لەسەرەکەین قسە لەسەر ئەمەسەکە ئەبێت تەبەقەی کاریگەر و هێزی کاریگەر ئەبێ نەخشی خۆی بنوێنێت لە دەورانی ئێستا و خۆی حاضرکە بۆ دوای جمهوری ئیسلامی نێڵێتی دەرەوە هەموو مەینەت و بەدبەختی و چار ڕەشیە بەسەر خەڵکا بمێنێت. زۆر زۆر سپاس دەکەم هاوڕێ گوداسگەر. هاوڕێ سەیدی یەگانە باسێکی هاوڕێمان باسی کرد لە سەر وەزعیەتی کرێکاران و لە یەک ساڵی ڕابردووە و شانەکە خۆتان گوێتان لێ بوو بەڵام من پێم خۆشە باسی بەتایبەت باسی وێرانی بەڵام پێم خۆشە باسی بەتایبەت کوردستان بکەین کەم واردی تەوەری بەرنامەکە یەکی ئەیار و ڕۆژژیانی کرێکارە لە کوردستان ببین وەزعیەتی ژیان وەزعیەتی اقتصادی فەقر تەنگدەسی کەم دەرەتانی هەموو شانێمە بینین لە هەموو کۆمەلگایرانە هەیە لە کوردستانیشە هەیەوە زیاتر ئێمە شاید ئاشنا بین بە وەزای پێتان وابێت ئەم وەزعیەتە چۆنەتوانێت هانی خەڵک وا بەتایبەت کە بتوانن ئەم ساڵ زیاتر لە ساڵان بۆ پیرۆزباییکردن لە یەکیار لە ڕۆژیانی کرێکار لە پاڵدەس و هاواهەنگ بن لەگەڵ کرێکاران لە کوردستان و بتوانن ڕۆژیانی کرێکار پیرۆز بکەن. دەنگتان بەسراو پێم وابێ ئەگەر میکرۆفۆنەکەتان. زۆر باشە. سلام هەیە ابتدا بۆ ئێوە و بۆ بینەرانی تلویزیۆن و هەروە هاوڕێهەمایون و هەر لێرەوە ئەوڵما هەمێ تەبریکەژم بە هەموو کرێکاران و زەحمەت کێشان لە سەراسەر ئێرانە و هەموو ئینسان هایەکی ئازادی خواز و چەپ و کۆمونیست. طبعاً ئەوزاع لە کوردستانە ڕاستیەکەی تەفاوەتی زۆر عەجیبی نییە لە تەک وەزعیەت کرێکاران و زەحمەت کێشان و کولی مردم لە سەراسەر ئێرانە و هەر بۆ دلیلە ئێمە لە خیزش یا بەرامبەر ئینقلابی 1401 دیمان لە کوردستانە پاڵ بە پاڵ سایر مردم ئێران دەستیان کرد بە ئێعتراز و مبارزە و خیابانەکانیان بەشقاڵ دەراوە عەلەی جمهوری ئیسلامی ژنان هەروە کرێکاران هەروە زەحمەتکێشان هەروە و چاوێک خشنین بەسەر جامعەی کوردستانە ڕاستیەکەی وەزعیەت کرێکار و زەحمەتکێش زۆر خراپتر لەوێ بە دەلایلی مختلف بەدەلیل ئەوەی کە بالاخەرە کوردستان هەمیشە جزء ئوستانگەری بوو کە لایەن جمهوری ئیسلامی سەرکوب کریاگە محدودیەتی بۆ ئیجاد کریا بەدەلیل مبارزات و اعتراضات و تاریخی کە لە کوردستانە بووگا لە نتیجە بەلەحاز اقتصادیچەوە هەر کەمتر حتا نسبت بە شۆنەکانتر بە وەزعیەت معیشەت و اقتصادی جامعەی کوردستانە ڕاگەیشتن حتا وەختی ئامارەکان نیشانەدا مەسەڵەن ئامار بێکاری لە ناو جوانانە زۆر هات لەسەرەوە نسبت بە شارەکانتر مەسەڵەن حتا توانی مقایسەکەی ترکستان و بەلوچستان و ئەوانە لەنیچە بێکاری لێنە زۆرە فەقر زۆرە و بەشێک لە مردم
هەروەکە ئاگادارن بەتایبەت لە شارە مەرزیەکانە وەکو مەریوان و شایر شارەکانتر فرێک لە کرێکار و زەحمەتکێش بە دەلیل بێکاری لەوەی کە شغڵی نییە دەرامەدیان نیە پەنیان بردە بە کۆڵبەری و ڕۆژانە ئەوێنی شاهد مەرگ ئەم جوانەکان و کەسانگەرێکن کە بەرحاڵ بۆی کرد مەعیشەتیان تەأمین کرد خۆیان ئاند ئاواگر بۆ سینەی نیوگەس و گەگە جمهوری ئیسلامی ڕۆژانە زەخمیەکردن ئەو کوشتنەوەوانە تەبیعەتەن ئەوزاع کوردستان وەک اشارەم کرد هیچ جیاوازێکی لە تەک ئێرانە نییە دروستە مەسەڵەن شاری ئێران کوردستان شارەکانی وەکو مەسەڵەن شارەکانی تر وەکو خوزستان وەکو شارە سەنعەتیەکان کە مەراکەزی سەنعەتی گەورەی لێ وەها نییە وەلی خۆ لێنیشە تەبەقەی کاریگەر لە کوردستانە هیچ جیاوازێکی لە تەبەقەی کاریگەر لە سەراسە ئێرانیان نییە دەستمەزیان مەعیشەتیان و فەقری فرەتر ڕاستەکە پێیان تەحمیل بووگە لە نەتیجە هەروە کە شاهد بووین ئشارەم کرد شاهد ئەوە بووین کە لە کوردستانیشا لە کنار سایر مردم ئێران و کرێکاران و زەحمەتکێشان و ژنانەوە لە بەرامەد ئینقلابی 1401 دەستیان کرد بۆ مبارزە و اعتراض عەلەی جمهوری ئیسلامی لە شارەکان کوردستانەوە هەزینەیەکی زۆر سەنگینیشیان داڕاستە تعدادی زۆر لە جوانان لەوە اعتراض و مبارزە گیانیان لەدەستە لە نەتیجە انتظارەوە چێت ئێمە بەرەو ئەوڵما هەمەیە چین بەرگزاری ڕۆژجیهانی کرێکار بەتایبەت لە کوردستانە گەر مقداری هەڵگەڕینە دواوە ئەوڵما ئەگەر بەلەخەرە سابقێکی درەخشانی هەست لە کوردستانە بەرگزاری ئەوڵما هەمێوە یەکێ لە ئەوڵما هەگەر بەرجەستە بوو کە چراغ وەیسی دوای ئەو بەرگزاری ئەوڵما هەمێ لە شارسنا دەستگیر کرا دوایش ئیعدام کرا لەنجا تاریخی درەخشانی هەر لە پشتەرەوە لە نتیجە انتظارەوە چێت کە لە ئەوڵی ماهی ئیمساڵە با تۆجب بە ئەوزاع سیاسی ئێران و فەزایەک سیاسی کە لە ئێران حاکمە دوای اعتراضات 1401 مەسەلەی مبارزەی ژنان عەلەی جمهوری ئیسلامی عەلەی حجاب ئیجباری عەلەی ئاپارتای جنسی و هەروە هاوڕێهەمایان شارەی پێکرد مبارزات و اعتراضاتی زۆر وەسیع و اعتساب کاریگەری کردە سەراسەر ئێرانە عەلەی فەقر عەلەی فەلاکەت عەلەی دەستمۆزێک کە ئەسڵەن تەناسبی نیە لە تەکگرانی و لە تەک تەوەڕمێکەوە لە ئێرانە وجودیت بە ڕۆژ بە ڕۆژ سفری کاریگەران خاڵی بێتەوە ڕۆژ بە ڕۆژ بە لە حەز مەعیشەتەوە تافشا قەرارگرن تەبیعەتەن تەبەقەی کاریگەر لە کوردستانی کرێکاران و زەحمەتکێش لە کوردستانە لەم شەرایەتە فرەتر دوچار فەقر و نەداری و بەدبەختی ئەبن لەنیجا انتظارەوە چێشان بەشان کرێکار و زەحمەتکێش لە کوردستانی بشنە پێشواز ئەوڵەی ما هەمێ و با تەوەجوه بە تەجارب و سنەتی کە لە کوردستان و لەناو تەبەقەی کاریگەر کوردستانە هەست بتوانن بەرحاڵ لەم ڕۆژە ظاهر بن بەم مناسبەتە بەرحاڵ مەراسم بەرگوزارکەن اعتراضکەن بە وەزعیەت مەعیشەتیان و وەزعیەت اقتصادی بە شرایطی بسیار فەلاکەتبارێکە تەحمیل بووگە بە کرێکاران لە کوردستان و لەسایر شارەکان ئێرانە ئەمە انتظارێکەوە بەرحاڵ چاوەڕوانێکە کە ئێمە یەکەین و ئومیدوارین بەرحاڵ لەم ڕۆژە کرێکاران لە کوردستانە زەحمەتکێشان لە کوردستانە شان بەشان سایر کرێکاران و زەحمەتکێشانە سەراسەریانە ئەم ڕۆژە گرامی بەرگوزار بکەن تەلاشکەن بەرحاڵ پەرچەم مبارزە عەلەی جمهوری ئیسلامی عەلەی فەقر و فەلاکەت هەڵبگرن و شان بەشان کرێکاران بێنەوەیان و بەرحاڵ ئەم ڕۆژە گرامیدا زۆر زۆر سپاس دەکەم هاوڕێ سەیدی یەگانە بۆ قسە باسەکەت و تۆزیحاتەکەت هاوڕە هەمانی بەدەستگەر هەروەکە لەو کورتە ڤیدیۆ هاوکارەکانم تەهیایان کرد و چاومان لێ کرد زۆرتر چاو لێ بکات ئینسان ئەبینێ کە ئەو شتانە کە لەم مبارزات کاریگەریە باسەکەن باسی زۆرتر مەعیشەتە باسی زۆرتر سلامەتە و ئەمنیەتە من پێم خۆشە حەزەکەم باسەکەمان لێرۆ ئیدامە بین کە پێتەنوا بێ ئیمساڵ چ متالباتێک ئەتوانێت لەلایەن کرێکارەکان و لەلایەن فعالینی کرێکاری و مەترح بێت حتمەن باستەوەکەن کە چۆن بۆ ئەوە کە دەستکەوتێکی بێت یا بتوانن پێی بگەن چی بکەن یا وەزایفێکیان بۆ تاریف بکرێت یا خۆیان بۆ خۆیان تاریفیان بەڵام پێم خۆشە باسی بمێنینەوە لەسەر مەوزوعی متالباتەکە کە چی توانێت و متالبات مەترح بێت لەلایەن کرێکارەکان.
من پێم وابێ ئەوزا و ئەحواڵ جۆرێکی پێهاتووە کە مردم لە ئێرانە تقریبا محکوم بەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێژن بێسن لەبەر خاطرەوە بەڕاستی زندگییان ها لە تەنگنا وە تماشا بکەن شو ئەخەوی بەیانی هەڵسی چەند دەرسەد بە هەموو ئەقلامی ئەسڵی زندگی زیاد بووە گران بووە لەولاوە هەرچێک دولار و نازانم یۆرو و فڵان و ئەمانە ئەچێتە سەر لەم لاوە هەموو قیمەتەکان پا بەپای ئەوەچێتە بە تماشاکەی حقوق و دەسمزی کاریگەر هەر ئەوەیە وابوو یعنی بە هیچ شێکا نادا وەختە جەمبەگەر مختلف زندگی لە نەزر ئاگری ئەو کەسە وا دووسێ مناڵی هەسووە شێ بچێتە مەدرسە ئەو کەسە وان نەخۆش ئەکەوێت ئەو کەسە ئەشێ ماڵی بنێ بە یەکەوە ئەرێ جوانی وا گەریکی بێ زندگیە بکات گەریکی بێ ماڵێک تەنیا خۆ یا مشترک بنێ بە یەکەوە ئەرێ گەرەکرد بێ غەزایە بخۆی مقداری وەک بنیام بتوانیت زندگی بکەیت ئەگەر گەرەکرد بێت ناوماڵی دروست و حەساوی بێت ئەوانە خەریکە پەرامۆش ئەوێت ئێوە لە ئەم هەموو کەس دیویە لە ئەم گزارشانە کە بە بۆنێ نەورۆزەوە ئەدریا مردم فقط نزارەگەری ئەم شتە جوانانە بوون وا لە مغازەکانە هەیە فقط نزارەگەری مێوە و ئاژیل و نازانم ئەوانە خەریکە تقریبا پەرامۆش ئەوێت چگەرێک وا بدیهیە بۆ هەر ئینسانی لە هەر جامعەیەکە زیاتر سرفی نانەکە سرفی ئەوە کە بتوانی کراهماڵەکە و بی ئەویش ئەتوانی ئەگەر بتوانی بیدەی بۆسە مەیدانێکی شەڕی واقعی ئەمە بووە سەبایس ئەوە کە هەموو کەس ئەزانێت قەرزکردن و کڵاوکردن قەز لەوکردن و یا بە ئیسڵام ڕووداوگەرێکی فرە فاجعەبار کە دیومانە کەسێک لە بەرخاتر نەبوونی و نەداری بە ئیسڵام گیانی شیرینی و خۆی بگرێ لە خۆی ئەمانە گشتی وەختی تواشاکەی بە یەک نەفەر و دوو نەفەر و سێ نەفەر یا بەشێک چکۆلە لە جامعە و ئەمانە نییە فەقرێکی زۆر شەدیدە لەلایەن جمهوری ئیسلامی و لەلایەن ئەو سیستمەوە بەسەر جامعە داسەپاوە هەموو کەس ئەزانێ جامعەی ئێران جامعەیەکی زۆر دەوڵەمەنە ئەو گشتە منابعە تەبیعیە ئەو گشتە ئیمکاناتە وا هەسی بەڕاستی شاید کەم کشوەر بێ لە خاورمیانە بەخۆ لێت ئەبینی بەرعەکسەکەی لە ڕابطە لەگەڵ ڕەفاهی مردمە هەمیشە خەریکە ئەچێتە بەرەو بەعەکسەوە خەریکە دەست ئەنرێتە بناقیقەی مردم و خەریکن خەفەیان کەن و خەریکن تازە لە سفرەکانیان ئەو دوو تیکەنانیی واز خەریکن بیچنەوە بۆ شەڕ بیچنەوە بۆ حوزەی عەلمیە بیچنەوە بۆ پەروەردەشدانی ارتجاع و مەلا و فەقی و ئەمانە کەوایە معلومە کە هینەکە چییە کە دەردەکە چییە تەأمینی مەعیشەت بە نظری من هەروەها کە ئێمە وەک حکومەتی هەمیشە باسمان لێ کردووە ها لە سەرەوەی تەواوی داخواستەکانەوە لە ئەم دەورە و حتا ئەم تەأمینی مەعیشەتەکە بە تەبەقەی کارگەرێکی سازماندراوە تعریف شودە کە لە کارگا و لە کارخانە و لە مەراکزی گەوران بەویشە هی نابێتەوە بەویشە بە ئیسڵاح خولاسە نابێتەوە کۆمەڵانی زۆرتری مردم لە نێو جامعە ئەبینی کە دامەنگیریانە ئەم فەقر و نەهامەتیە لە نەتیجە تەأمینی زندگی تەأمینی مەعیشەتی زندگیەکی متەوەسطی بنیامی ئیمڕۆ بۆ خانەوادەکان ئەبێ ئەمە یەکی لە داخوازگەرێ بێت کە بە جمهوری ئیسلامی ئەبێت تەحمیل بکرێت چۆن جێبەجێ ئەبێت ئەو حکوومەتە ئەو قدرەت ها بەدەستی و ئەو دەسەڵات ها بەدەستی و شتێک وا مهمە ئەویش ئەوەیە کە مەبارزاتی ئیجتماعی و مەبارزاتی سازمان یافتەی مردم ئەتوانێ ئەمنانە لە قڕووی جمهوری ئیسلامی دەربێری ئێمە دیومانەکە لە مەواردێکی مختلفە ئەم خاستانە مەطرح کراوە بەڵام نەتوانراوە بە جمهوری ئیسلامی تەحمیل کردی بۆچی لەبەر خاطرەوە کە دەرەجەی اتحادەکە کەم بووە لەبەر خاطرەوە دەرەجەی هەمبەستگیەکە کەم بووە لەبەر خاطرەوە کە تەشەکڵ نەبووە لەبەر خاطرەوە کە خەڵکانێکی فراوان و وەسیع نەڕژیانە سەرشەقان یا بە تەزاوەراتیان نەکردە یا احتسابەکان ئیدامەدار نەبوون یا خاستکری بۆ نەکراوەکە ئەگەر مانی احتسابە نانی احتسابیون چێ ئەیدا هەموو ئەمانە ئەو بەرنامانە کە ئەبێت لە بەرچاو گیریە کەوایە خواستی ئەسڵی عالم شرایەتە خواستی مەعیشەت لە هەموو شتێک دیسە مهمترە ئێستا کە ئێمە بەرەو ئەوەڵی مای مەی ئەچین هەموو کەس ئەزانێت کە هەمیشە لە ئەم ڕۆژە قەتنامە درراوە هەمیشە داخواز مەطرح کردیا ئەمە یەکێ لە شتە مهمەکانە جگە لە ئەمە مەسەلەی زیندانیانی سیاسیە ئازادبوونی زیندانیانی سیاسیە ئازادی تەشەکوڵە ئازادی ڕێکخراوەست لە جامعەی ئێرانە و لە هەروەها لە کوردستانە چۆن هەروەکە هاوڕێساعی باسی کرد بەرحاڵ کوردستان بەڕاستی گیانیە لە باخی ئێران هەر هەمان دەردە ئەمە ئەو مەسەلە مهمەیە کە ئەبێ لە ڕۆژی یەکی ئەیارە بە نەزەر وەکو داخوازی ئەسڵی لەسەر هەموو پلاکارتێ بنووسرێ
كمعيشتمان قرا معيشتي بنيامي ام قرنانه قرا كأبي جمهوري اسلامي دابينيكا بكاريجري شاغلو بيكاروا بكاريجر وغيري كاريجر اما اصلي تري المطالبه كأبي لا اوري ما لقتنا مكان معنا لسخرانيه كان معنا لهركيك وكبومان اكريت ابد باصلاح برشمكي برزوكي ونيروي اصلي باصلاح بسرنجام جاندني ام داخوازه دیارە هەر تەبەقەی کارگەرێکە کە خوڕگی جمهوری ئیسلامی و سەرمایەداران ها لە مشتیە ئێوە تەسەوەرکەن هەروەها کە هەزاران جار وتومانە ئێوە یەکمان نەفت تەولید نەبێ یەکمان پترۆشیمیەکان کار نەکەن و سەنایعی گەورە و کلیدی یەکمان کار نەکەن و احتساب بکەن بڵێن تا مەعیشەت بۆ ئەم 80% لەدە لەم جامعەک خەریکن برسین لەوانەیە زیاتریش تا مەعیشەتێک بۆ ئەمانە دابین نەکرێت تا بەربەم برسیەتی و فەقر و هەرج و مەرجە کە هەر ڕۆژێ خەریکە حمله ئەکا بە سفرەی کارگەران و مردن زەحمەت کێشتا بەر بمانە نەگیریە ئێمە دەست لە حساب هەڵ ناکرێت ئەمە شتێکی خەیاڵی نییە نەخەوە نەخەیاڵە نەها لە ئاسمانە ها لەسەر ئەم ئازەر سفتاوە کارگەران بە قودرەتی خۆیان ئەتوانن بەدیکەن ئەمە و زۆر شتی تر جزو متالباتێکە کە ئەوڵی ماهێمەی ئەتوانین لە خەتنامەکانە باسی کەین کە لە ئیدامەی بەرنامەکە ئەگەر وەختە بێ ئەکرێ بەوانە تریشی ئیشارە بکەین حتما زۆر سپاس دەکەم هاوڕسەی ئەگەڕم وەلای تۆ حەزەکەم پرسیارە بچێت لەناو دڵی قسەکانی هاوڕەهمانی گودازگەر و گەرەکەم بێنە دەرەوەی شەوەسەکە باسی لە وەزعیەتی فەقر کرد وەزعیەتی معیشەتی خەڵک کرد من پێم خۆشە تۆ باس ینی باسەکە بەمە ببینە بەرەوە کە نەقشی جمهوری ئیسلامی لەم بەینا چییە بە ئیزافەی ئەوە کە ئێمە باسی مطالباتەکانی کرد هاوڕێمانی گودازگەر بەڵام لە پاڵ تەبەقەی کارگەرە ئێمە نیرویەک و هێزێکی شاید ئەگەر بە تاک حسێبیکەن بە ئەندازەی تەبەقەی کارگەر کەسی ببێت ئەوی شەوەسە کە ئەو ئەرچشێکی بێکاریە کە لەنەو جامعە هەست و هەر ڕۆژ لە تەبەقەی کارگەر ئیزافە بێت بۆ ئەرچشی بێکاریە من پێم خۆشە کە باسی ئەوە بکەین کە یەک نەخشی جمهوری ئیسلامی لە دروستکردنی وەزعیەتە چییە و دوومەن خودی ئەم کەسانە کە بێکارن کە جزوی لەشکەر و ئەرچشێکی بێکارین لەو جامعە ئەوانش چۆن تماشای وەزعیەتەکەن و بەرخودی بکەن هاوڕێستەوان بەخشە من احتمالاً مشکل ئینتەرنێتەکەی من بێ نیمەی سوالەکەتم حەڵی ناوێ ئەگەر ئەکرگێت زۆر کورت سوالەکەت بە چاوان زۆر بە کورتی دوو مەسەلە سێکی ئەوەسە کە نەخشی جمهوری ئیسلامی لە دروستبوونی ئەم وەزعیەتە و وەزعیەتی معیشەتی خەڵکا چییە و پرسیاری دوومەوەسە کە لە پاڵ تەبەقەی کارگەران نیرویەکی زۆر لە خەڵکی بێکار هەن کە مەپیانەوەی ئەرچشی بێکاران کە هەر ڕۆژە تەبەقەی کارگەری زیاتر بێ بەم تەدادە لەو ئینسانانە کە بێکارن ئەوان بە نەزەرت چۆن ئەتوانن چۆن شەخوان تعریف بکەن لەم وەزعیەتە خوانە ئەوان شاید جزوی تەبەقەی کرێکار نەگەر هەن بۆ چۆن بتوانن بەڕێوەبووی ئەم وەزعیەتە باڵێ زۆر باش میدوارم خاص سوالەکەتم لێ حاڵی ببێت خب جمهوری ئیسلامی عامل بحران و بحران اقتصادی و فقر و فەلاکاتی کە بە ئەکسەریەت مردم کرێکار و زەحمەتکێش تحمیل بووگە لە ئێرانە دلیل ئەوەی کە ئەم بحرانە کاش پێیانە کە ڕۆژ بە ڕۆژ تەشتی دەبێتەوە وتەبیعەتەن وەختی بحران اقتصادی بێت بە شوێنە بحران تەوەڕما بە شوێن تەوەڕما نەتیجەی گرانیە و کە شتێکە کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەروە هاوڕێمان شارێ پێ کرد ئێمە شاهدین و سعات بە سعات ئەم بحرانە تەشتی دەبێتەوە تەوەڕم تەشتی دەبێتەوە گرانی تەشتی دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ فەقر و فەلاکەت و لە ئێران ئەفرەتەوێتتر ناو ئەکسەریەت مردم کرێکار و زەحمەت کێشاوە دلیلەکەی چی ئەوەسە کە جمهوری ئیسلامی هەر سیاسەتێک اتخاذەکات بۆی کات بەئیسڵام بحران اقتصادی کاهش بدات یا بەنابەوەی ئیدعاگەلە کە مەسەن دەوڵەت ڕئیسیەکات ئەژێت وەز اقتصادی باشترە مەسەن تەوەڕم کەمترە بووگەسەوە دقیقاً بەرخلاف ئەوە نیشانەدات کە هەموو سیاسەتی جمهوری ئیسلامی بە لەحاز اقتصادیەوە تەکبوون بەسا ڕوبەڕوو بووگە تەکبوون بەسا ڕوبەڕوو بووگە دەیلەکەیکی خودی ئەو وەزیەتە اقتصادیسا ئەم بحرانگەرسەکە لە ئێمە شاهدیوان و دەرنەتیجە وەختی ئەو جامعە چایەکی پیاخشنی
سادە تواشایەکەی ئەوینیت جمهوری ئیسلامی زەرفیەتەوەی نیە توانەوەی نیە بە لەحاظ اقتصادیوە دەلایلی بە نەزەر من بحرانێک سیاسی کە ئەساسەن ئەمیقەن جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژێک و کات کە سەر قودرەتێکە دەرگیر بووگە دلیل دومی بە نەزەر من موقعیت خودی جمهوری ئیسلامی مەسائل موقعیت فەرهەنگی سیاسی جمهوری ئیسلامی و تەنەشێکە بە تۆرە کولی دنیای خارجە هەسی تەک دنیای پیرامونە هەسی وە لە جامعەیەکە کە هەمیشە توش بحرانە هەمیشە توش تەنشە احتمادی پێ ناکرێت کە سەرمایە گوزاری کردێت و ئێمە لاقل لە چەند ساڵ گذشتە شاید ئەم وەزەتە بگین یعنی هیچ سەرمایه‌دارێک لە دنیا ئەلارەغم تەلاشگەری کە یەکەن ڕابطەیان تەک جمهوری ئیسلامی حەسەنەکەن چوزانم سەرمایە گوزاریکەن گەژش سەرمایە لە ئێرانە بخەنە ڕێر ئەم شتە ممکن نەوگە لە نەتیجە جمهوری ئیسلامی تەک بحرانێکی اقتصادی ئەمی قاڕوبەروە و هەروە کە ئیشارەم پێ کرد بە شوێنە مەسەلەی تەوەڕم گرانی کە غیر قابل مەهارە یعنی علی ڕغم هەموو هەر ئێقدامێک کە جمهوری ئیسلامی کە هەر سیاسەتی بەخەرجەوە بلافاصل تەکبوون بەسەر ڕوبەڕۆی لەنچە ناتوانێت هیچ گوشایشە لە موقعیت اقتصادی و معیشەتی جامعیشە بە وجود بێرێت و هەروە کە شایدین لە بەرامبەری چۆن مرتب اعتراض و ناڕزایەتی و اعتصابات کارگەری است فقط ئەگەر بە ئامار تواشاگەین کە معلوم نییە ئامارە چەند دقیقە لە ساڵ گذشتە 2500 دانە اعتصاب و اعتراض کارگەری بووگە لە مراکز گەورەگەر سەنعەتیە وەک نەفت وەک پتروشیمی وەک زۆبەهەن غیرە و غیرە لەسەر مەسەلەی معیشەتیە بانشەستەکان لەسەر مەسەلەی هەمان سازیە باز لەسەر معیشەتە تواوی اعتراضاتە حول معیشەتە عەلەی فەقرە عەلەی فەراکەتە لە نەتیجە تا ئەو جێگە بۆ جامعە لەگەڕێتەوە بە نەزەر من ئەم اعتراضات و مبارزاتە دوورنمای وەسە کە دووبارە گوسترش پێیەکات فرەترەوە بێتەوە وەسیعترەوە بێتەوە سەراسەریترەوە بێتەوە دلیلی وەسە هیچ دوورنمایەک نییە هیچ چشمەندازی نییە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی بتوانێت ئەوڵەن بحرانەکان بحران اقتصادی کاهش بدات یان سیاسەتگەری بەخەرجوات کە بتوانێت بحران اقتصادی کاهش بتوانێت تەوەڕم بوات بتوانێت گرانی مەهارکە هیچ چشمەندازی نییە یعنی تەجروبەی جامعەی ئێران نیشانیدا ئەگەر بفرا بە گوزەشتە هەڵنەکەی دو ساڵی ئەخیرە ڕۆژ بە ڕۆژ لەمانە تەشیتەوە بۆسەوە عەلارەغم ئیدعاگەر دەوڵەت بێسڵات ڕئیسی کوچکترین ئەقدامی بۆ بتوان مەهاری کەن ئەم بحرانی اقتصادیە تەوەڕم کاهش پێ بدەن یا گرانی لەبێت من وجودی نییە و حتا لە دەورەگەل گوزەشتە ئەگەر سوبسیدێکی چیانەدا ئەوەی چیانە لابرگە بە نەزەر من جمهوری ئیسلامی خەریکە تۆ تەلاش خۆی کات وەک بۆ بەقای خۆی بۆ حیات خۆی حتا بە لەحاظ اقتصادی شەوە مەسەلەی ماڵیات فرتر سندن لە مردم حتا ئەم گرانیە بە نەزەر من ئەبزارێک بووکە بۆ جمهوری ئیسلامی بووکە بێتم منبعی دەرامەت بۆی کە هەزینەی خۆی تەامین کە بودجەی ساڵانەی خۆی تەامین کە بۆ ئیدامەی حیات و بۆ ئیدامەی بەقای خۆی حداقل نیروگەری کە بە دەوری بە نیروگەر سەرکوبگەر نظامی سپا و پاسان و بەسیج بتوانێت بێسڵات تەامینیان کات بۆی کە لە پاڵیا بێسن بۆی کە حیات و بەقای تەامین کرد لە نەتیجە تاوەجێکە بە جامعە هەڵەگەڕێتەوە چکار کردێت بە نەزەر بەخشن ڕفیق حمایانیش ئشارەی پێ کرد ئەم اعتراضات و مبارزە حول معیشەتە عەلەی فەقر و عەلەی گرانیە دەبێ ئەمانە گوسترش پێیاکات دەبێ ئەمانە گوسترش پێیاکات دەبێ سەراسەری بێتەوە الان فرێک مبارزات و اعتراضات و اعتصابات کارگەرین ڕشتەیە مەسەن فەرزکەین پتروشیمی یان نەفت اعتصاب بکات لە شوێنگەری ترا مەسەن حمایەتی ناکردی با اینکە مبارزات گشتی حول دەستموز و عەلەی فەقر و فەلاکەتە وەلی پەراکەندەس ڕشتەیە فابریکیە بۆ معنا هێشتا سەراسەری نەوگەسەوە طبقەی کاریگەر بە دلیل موقعیت اجتماعی و تۆلیدی لە جامعە هەر زمانی کە خۆی بتوانێت متشەکل و قدرەتمەند بێتەمایان تقریبا دەتوانێت نەخشی گەورە بە لە حاز سیاسیەوە لە تەناسقوا ئیجاد کات کە بوێت شرایەتی ئیجاد کات کە به نظر من دەوڵەت سەرمایه‌داری یا جمهوری ئیسلامی وادار بە عقبنشینی کات و تەناسقوا بە نەف خۆی و هەموو زەحمەتکێشان و ئەمانە بە ئیسڵات تەغییر بدات طبقەی کاریگەر بە دەلایل خەسایەسی کاسی موقعیت جنبش کارگەری اعتراضات وسیع تجارب بسیار وسیع لە چەند ساڵی ئەخیرە کەسبی کردگە وجود ڕەهبەران و فعالینی کارگەری لە ڕاستە مبارزاتەوە کە بە نظر من زۆر دەرەخشان نەخشیان بووگە لە مبارزات کارگەریە لە هەفتەپا شاید بگین لە زۆباهەنە شاید بگین لە گروپ ملی فولادە شاید بگین کلەن هەر زاویە کەوتواشایەکەی بە نظر من طبقەی کارگەر هە لە موقعیتێکە ئەگەر خۆی متشکل کات و قدرتمەند بێتەمایان بە نظر من تەناسب خوا بە نەف خۆی و كل زحمة كيشان كل مردم لو جامعة كجرفتار أم رجيم بوجن فقر وفلاكت بيان تحمل بقى تغيير بدات طبيعة لأول ما همها والواقع هرمين إشارة بكر مسألة معيشة تتواني
مرکز مبارزەی کرێکاران بێت ئیسا قەتنامادەن منتها لازمە کە تەوەقی کاریگەر بە نەزەر من لەم ڕۆژە لە حەوڵ دەستمزد و معیشەت و عەلەی فەقر و فەلاکەت بێتەمەیان متشکل بێتەمەیان سازماندە بێتەمەیان و لە ئەوڵ ماهەمێها بە نەزەر نیشان بە جمهوری ئیسلامی کە ئیتر ئەم وەزە قابل تەحمل نیە، فەقر قابل تەحمل نیە، نەداری قابل تەحمل نیە، ئەم وەزیەتە قابل تەحمل نیە. بإضافة إنك أم دون جملة شبه إضافة كم عشان هاورهمان مسألة تفعيل زندانية سياسي طبعا مشي مسألة طبقي كاريجر ومسألة جنان كإيسا على مركز سياسة على إيران جنان على رغم سركوب ومحدودية كجمهورية إسلامية تحمل كجا عليه حجاب إجباري عليه حاكمية أبارتاي جنسي هذا خيابانا يجوش كنادن مبارزة كان علامة توزخ نزور محدودية كبوجنا إيجاد يشتهان لما أنا نيمة وشاركان جنان بيروسري تين خيابان دهن كجيكن بجمهورية إسلامية نوروز ماندي سال تجيت ماندي قشت أمانة لازم تبقي كاريكر لم رجال أول ما همين جيجا مسألة دستمزد مسألة معيشة دين حالة لمبارزة جنان دفاعك حمايتك يكي للشعاركاني وبي ويكي للشعاركاني دفاع الزندانية سياسي ومبارزة بو عزادي زندانية سياسي بيت كم زور سپاس هاوڕێی دیگانە پێم وا بێت ئەگەر هەڵانە بم حەوهشتێقە زیاتر کاتمان نەماوە بۆیە پێم وا بێت پرسیاری ئاخر بێت لە هەردووی عزیز هەوڕەهمانوەکو پرسیاری ئاخر هەمیشە بینیومانە بیستومانە بەتایبەت لە ئەوەی ئەترازێکە کە بوو بێت شاید مەسەلەی ئەسڵی یا یەکێ لە پلاکاردەکان یەکێ لە شعارە ئەسڵیەکان شعاری مثلا کاریگەردانش و معلم اتحاد پێم خۆشە بەمە کۆتایی بینی بەخسەکەمان کە شاید دوو پرسیاریاز چێ پرسیار بێت لە پرسیاری ئاخرما بەڵام بەداخەوە بۆنەی نەبوونی کاتۆ مەجبورین وە کۆتایی پێبێنین پرسیاری وەڵەوەسەکە ئەمە چێت تەسیرێکی توانێت ببێت لە بەرەنگاربوونەوە لە دژی ڕژیمی ئیسلامیە ئەم مەسلەی اتحادە بەتایبەت بینی کرێکار و دانش و معلم و بەشەکانی دیگەی کۆمەڵگا ئەمە یەک دوومەن نەقشێک یا وەزیفەیەک کە بۆ ڕێبەرانی کرێکاری پێتوا بێت لە ئیمساڵ و لەم بۆنە تایبەتە شێ زۆر تەرکیزکەنە سەریەشە چی بێت وەلاخریش وەگەر من پرسیاری یان نوختەیەکم لەبێت وە میکرۆفۆنەکەینەوە ستوانن لە 5 دقیقە باسی زۆر سپاس هاوڕێ سەیوان من سای یەکەم ئەوە کە لە ئەوڵ تۆ هەرگەرەک و ئێمە لە مۆر کوردستان و زۆرتر قسە بکەین ئەم سوالە زیاتر هەم جواب تۆ بدەمەوە هەم لە مۆر کوردستانیشەوە بێ ئێستا کە باسی ئەوڵی مای مێها من ئەوە بێژم کە ئەوڵی مای مێ ڕۆژی جەهانی تەبەقەی کاریگەرە تەنانەت ڕۆژی تەبەقەی کارگەر ئێرانیش نییە تەبەقەی کارگەر تایلەند و ژاپن و ئەمریکایش نییە ئەوە یەکێ دوومەن ڕۆژی کاریگەر تەنیا ڕۆژی کاریگەران نییە ڕۆژی کاریگەر ڕۆژی تەواو جامعەیە کە بێن و بە ئەم بانەوازە پەیوەست بن کە تەبەقەی کاریگەرە و سوسیالیزمە تەنیا ئەتوانێت جامعەی ئیمڕۆی سەرمایەداری لە ناهامەتی نەجات بە کەوایە ئەبێ بانگەواز بکرێت تەواوی شار تەواوی وڵات کە وەرن ڕۆژی کاریگەرە ئەو ڕۆژەسەوە ئەبێ ئێمە پەیمان بخینە سەر یەک کە دنیا لەدەست سەرمایەداری و ئیستثمار نەجات بێت ئەگەر وەها پەیامێ بدرێ دیارە دانەجوویی لەگەڵە دیارە باقی بەشەکانی تری جامعەیشی لەگەڵە دیارە ژنانی تێکۆشەرێکە هەن لە پێشەوەی مبارزە عەلەی جمهوری ئیسلامیی لەگەڵە ئەوە کە ئێوە باستان کرد کاریگەردانجوو ئەوە کە اتحادی ئەم ماوەی کاریگەران و دانیجویان و باقی خشرەکانتر بوو ئەوە بە جێگەی خۆی بەڵام بە تایبەت ڕۆژی ئەوەڵی ماهیمەی ئەو ڕۆژەیە کە هەموو لە یەک ڕیزا بێن و ئەم شعارە بدێت ئەوەی کە باسی کوردستان ئەکرێت ئەمە باتەوەجو بە ئەوزا و ئەحواڵێک کە بوویە کوردستان دیارە ئەوەڵی مایەمەیەەکانی لە بارهایەکەوە بەرجەستتر بوو لە باقی شوێنەکان ئەویش هەڵگەڕێتەوە بۆ دوای انقلاب و وەزعیەتێک کە چەپ و بەرابەری تەڕەبی و ئازادی خوازی لە کوردستانە بوویە بە دەلایلێکی زۆر کە ئیسا نابوونجە لەم چەند دقیقە ئێمە باسی بکەین کەوایە لێرە دەستاوەڕا و دەستکەوتایەکی زۆر هەیە تەجاربێکی زۆرتر هەیە ئەکرد یە کەڵکی لێوەەر بگرێ لە ڕۆژی ئەوەڵی مایەمەها اتفاقا ئەبێ لێرە هەروەها کە هەموو ساڵی دراوە لە خەتنامەکانە باسی بەشانی تر بکرێت باسی ئەوە بکرێت کە ئێمە وەکو تەبەقەی کاریگەر مژدەدەری
ڕەهایی و بە ئیسلاح نەجاتی جامعە بەتەواو بە شەکانی واحید تەنیا بۆ تەبەقەی کاریگەر وە دەستمە زیاد بکات پڵان بکات و ئەمانە نییە بەڵکە نەجاتی جامعە لە گرەوی نەجاتی تەبەقەی کاریگەرە بە دانیشتجوو بە مەسەلەی بەرابەری ژن و پیا و باقی داخوازەکانی تر هە لە گرەوی ئەوە کە تەبەقەی کاریگەر بتوانێت قدرەت بگرێ بەدەستەوە بتوانێت ئێرادە بکات کە جامعە ئێدارە بکات و ئەمە ئەوێتە باعث ئەوە هەمبەستەگیە کە لە بین تەواو توێژەکانی ناو جامعە ئیمساڵ لە ئەوەڵی مای مەها ئەبێ زۆر داخواز مەترح کردیە من تا لە بیرم نەچووە بە نەزەرم ئەبێ لە هەموو کۆڕ و کۆمەڵ و جەمعی کات کۆمەڵکوژی مردمی فەلەستین لەلایەن حکوومەتی فاشیستی ئیسرائیلەوە ئەبێ محکوم بکرێت لە وەختێکی چاوا شەڕ نەبووە لە زەمانگەرێ ترا وا دنیا وەکو ئائیسا بربڕێتەکەی گوستەرشی پەیانە کردبوو مردم ئەوە خەڵاچۆناکریان لە فەلەستینە هەمیشە لە ناو قەتنامەکانە دفاع لە خەڵکی فەلەستین و دروستکردنی دەوڵەتی فەلەستین هەمیشە بووە ئیمساڵ ئەبێت زۆر پڕەنتر ئەبێت زۆر ڕاشکاوانەتر ئەم کۆمەڵکوژیە و ئەم نەسڵکوژیە کە لە فەلەستینە لە جەرایانایە لەلایەن ئیسرائیلەوە ئەبێت 100% ئەمە بە ئیسلاح محکوم بکرێت و لە کۆڕ و کۆمەڵ و ئیطلاعیە و ئیعلانیە و هەرچێک وا بە مناسبەتەوە دێتە دەرەوە ئەبێ دەستەشار بکرێت قسەی ئاخریشم باتەوە بەوە کە ئێوە گوتان وەخت نییە ئەوەیە کە داوا ئەەکەم بانەواز ئەەکەم لە کۆمەڵانی خەڵک لە کرێکاران لە پێشڕەوانی کاریگەری بۆ مەراسمهای گەورە بۆ شادیکردن بۆ خوێنڕانی و لە سالۆنگەر گەورە ڕێزگرتن لە ئەوڵی مایمێ ئاستین بنە سەرەوە بەشکە بتوانن ئیمساڵ حتمن کارێ بکەن بڵاوکردنەوەی شیرینی بە شایی بە پڵان لەو ڕۆژە تەحتێڵا لە مراکزی گەورەی شارەکانە بڕۆن بەرەوپێری ئەوڵی مای ماوە ئەوە کە ڕۆیشتن بۆ دەرودەشت و بۆ سەحرا و ئەمانە باشە خۆ دەستیان خۆش بێت بەڵام بەڕاستی ناخوا بە ئەوزا و ئەحواڵی وا ئیساس ناخوا بەوەی کە ئائیسە مردم لە ئەو هەڵتۆقان جمهوری ئیسلامی وەک جاران ناترسن و جمهوری ئیسلامی قدرەتی سەرەکەی وەک جاران نەماوە مردم ڕەنی لێ ناکەن لێ ناسڵێنێنەوە بە تۆری واقعی تماشای ئەو جامعە بکەن جوانە ئەشێت بە جۆرە بڕۆن بەرەو پیری ئەوڵی مایەمەوە کە شیاوی ئەم ئەوزا و ئەحواڵە بێت 4 نەفەر و 5 نەفەر لە ئەم دۆڵ و لە پاڵ ئەودار بەڕاستی ئەو شتنیەوە ئیمساڵ ئەبێ ئێمە بڕۆین بەرەو پیریەوە بۆ ڕێزکردن لە ئەوڵی مایمێ احتیاجمان هەیە بە کاری گەورەتر و خۆنەواندنی جەماوەریتر زۆر زۆر سپاس دەکەم هاوڕێ هومانی گودازگەر و هاوڕێ سەیدی یەگانە وەکو پرسیاری ئاخر دێمە لای تۆ کە بەرنامەکە کۆتایی پێێنی لەم بەشە شاید پرسیارەکە و پرسیارە بێکە لە هاوڕێمانی گودازگەر کردن بەڵام پێت وا بێت نەقشێک یا وەزیفەیەکە لەم دەورا و لەم وەزیەتا و بەو خصوصیاتەوە کە هاوڕێمانی گودازگەر باسی کرد لەسەر وەزیەتی خەڵک لە ئێران و وەزەتی خەڵک لە کوردستان و وەزەتی خەڵک لە مەنتەقا و بەتایبەت وەزەتی فلسطین پێت وا بێت باشترین یا چ کارێک ئەشێت بکرێت لە جامعە چ کارێک ئەشێ بخرێتە بەردەستیان و لاولەویەتیان ئەبێت بۆ کە بەپێشەوە بن و لە ئاخریشەوە گەر باسییان نوکتەیە کەس کە من لە بیرم پرسیارکەم میکرۆفۆنەکەتان هەیەوەتان باس زۆر باشە دەزانین چۆن ئێمە هاینە شرایەتێکی متەفاوتە لە ئێرانە ئێمە هاینە وەزیەتێکە کە بخصوص دوایت تحولات 1400 یا بەرامبەر انقلابی خێزشی انقلابی هەرچی ناوی ئەنین جامعە ئێران طبیعەتەن وەرە تحولێکی جدید بووە على رغم سركوب اختناقي كجمهوري إسلامي تلاشكات تحميلي كات بجنان بكريكاران بزحمة كيشان بجوانان بهمو لو جامعة دست مبارزة واعتراض من أرزايتي هل بقرن بلام أمينين أو جامعة لبرانبر جمهوري إسلامي ولبرانبر سركوب اختناقي كحاكمي كرقا لبرانبر فقر وفلاكة دستريجي كبا سرجنانة كأو جامعة لجموجوشة جێت بار نەچوو بە خەریک مبارزە کات کریکاران مرتب خەریک اعتراض مناڕزایەتی مبارزن تەبیعەتەن دانیشتووان تەبیعەتەن جوانان و بەتۆر کولی ئەکسریەت مردم ناڕازی کە بەدەستم وەزی هاتنتەنگ بەلەخەر ژێر بار ئەم وەزیەتە نەچووگن و ڕاستیەکەی تاوەجی کە بە جمهوری ئیسلامیش هەڵەگەڕێتەوە هەروە کە ئیشارەمان کرد تەنیا شتێک تەنیا ئەبزارێک کە ئایسە بەدەستی و هەست هەر ئەم مەسەلەی سەرکوب و زیندان و شکنجە و ئەعدام و ئەمانەسا و هیچ چشمەندازی نییە بۆ ئەوەی کە
ئاشتیک بە وجود بێت شرایەتی تر ئیجاد بێت کە مردم تەن بدەن بەم وەزیەتەوە جمهوری ئیسلامی بتوانێت اقداماتی لەم زمینە کرد. لە نەتیجە بەنظر من ئەوڵما هەمێ مناسبەتێکە فرسەتێکە بۆ ئەوەی کە کرێکاران زەحمەتکێشان دانیشتووەکان ژنان شان بەشان یەک بەنظر من بێنە خیابان و تەلاشکەن ئاعترازنامەی خۆیان عەلەی جمهوری ئیسلامی جارێکی تر عەلەی فەقر عەلەی فەراکەت عەلەی وەزیەتی کە جمهوری ئیسلامی بتۆرە کولی حاکمی کردە لەو جامعە بێنەمەیان و ئاعتراز خۆیان دەست پێ بکەن. تەبیعەتەن ئێمە هەمیشە باسەوەمان کردگە لە قسەکان هاوڕێهەمایانی چابوو تەبقەی کاریگەر دەتوانێت نەخشی تەعیین کونەندەی ببێت بە تۆرە واقعی دەتوانێت نەخشی تەعیین کونەندە بێت تەغییر تەناسب خوا بە نەف کریکار و زەحمەتکێش بە نەف ژنان بە نەف دانیشتویان بە نەف جوانان و ئەمانە و ئەمە ڕۆژێکە کە بە نەزەر من تەبقەی کاریگەر ئەو پەرچەمە ئەتوانێت هەڵبگرێت بەرزی بکاتەوە عەلەی دفاع لە مەعیشەت دفاع لە ڕەفاه دفاع لە ڕەفاه عمومی لەو جامعە عەلەی فەقر و فەلاکەتی کە جمهوری ئیسلامی حاکمی کردگە دفاع کات لە ژنان دفاع کات لە زیندانیان سیاسی یەکێ لە شعارەکانی ئەوە بێت وە هەروەک هاوڕێهەمایان بە نەزەر من دروست ئیشارەی پێ کرد مەسەلەی فلستین و نەسڵکوژی کە لێنە دەستی پێکرا دەبێ ئەمڕۆ لە ئەوڵی ماهەمیە بە نەزەر منیش یەکێ لە شعارەکان بە ئیسڵات تەبقەی کاریگەر بێ ئەلەی نەسڵکوژی لە فلستینە دفاع لە مردم فلستین و ئازادی مردم ستەمدیدەی فلستین و ئەمانە بە نەزەر من جزء شعارگەری کە جزء داخوازیگەر جزء خاصگەری کە تەبقەی کاریگەر چ لە سەراسەریانە چ لە کوردستانیشە بە نەزەر من دەبێت ئەم ئاڵا هەڵبگرن ئەم پەرچەمە هەڵبگرن ئەلەی جمهوری ئیسلامی و تەبدیلیکەن بە ئەترازێکی وەسیع و بە ئیسڵاح هەمەگانی ئەلەی جمهوری ئیسلامی ئەلەی ئەم وەزیەتە کە لە جامعەی ئێرانە حاکم بووە. بەرحاڵ فەرەخانی ما ئەوەسە بەرحاڵ انتزارمان ئەوەسە کە بەرحاڵ اتفاقاتە بکەفێتوە لە کوردستان لە سایر شارەکان ئێرانە. زۆر سپاسانەکەم هاوڕێیان هەمایانی گودازگەر و سەعیدی یەگانە بۆ بەشداریتان لەم بەشە لە بەرنامەکانی تلڤیزیۆن پەرتۆ. سپاس بۆ تویش ماندوو نەبی. زۆر سپاسانەکەم بینەرانی عزیز تلڤیزیۆنی پەرتۆ سپاس کە کاتتاندانا و بینەریان بەشە لە بەرنامەکە بوون ئەگەڕێنەوە لاتان بە وتوێژێکی دیکە لەسەر وەزیەتی شەڕی وەزعەتێکی سەر لە خاوەرمیانە هەیە و شەڕێک کە لە بینی جمهوری ئیسلامی ئیسرائیلە هەر ڕۆژ احتماڵی بوونی زیاترەکە. میان بەرنامەیەکی کورت ببینن ئەگەڕێمەوە لاتان بە ئیدامی بەرنامە.